قورآن ئەمن پاش مردنی خێزانم لە 2009 نەچووی بۆ پشت کامیرەی، یعنی نە پێش کامیرەی نە پشت کامیرەی نەمتانی پاشەوی کە وەفاتی کرد. بەس تەرجیعی برادەران و مەسەڵەن یەک لەوان کاک شوڵا شێخانیاتیتەوە بە یەکجاری احتیمال لە زۆر تەرجیعم دەکات دەرێ با دەست پێ بکەینەوە. هەرچەندە پێرار لە هوردە ئیشەکی بەشداریم کە ترێلەرەکەی کاک حەسەن عەلی چێخواسەوێ ئەوا دەوری 20 دقە 30 دقەچی بوو بەس ترێلەرەکەی کردبوو و ئەمەلم هەیە بگەڕێمەوە ئینشاءالله. یعنی احتیمالی زۆر زۆرە ئیشەکی بکەین مسەلسەلێکی بکەین لەگە کاک شکوڵا و جەماعەت و کا عومەر مامە کوردە و ئەوانە دوعای بکەن بگەڕێمەوە. خۆی ئەوانەی ئەمە دەیانووسم هەمووی یعنی درامان کە دەیانخینیوە سیناریۆیە، یعنی ئەگەر یەکێک بێ دەرێنانی لەبەو کە هیچ پێویستی بۆی نابی یەکەشی دی سیناریۆ لۆ بنووسی. حازرە کامل، یعنی هەموو شتەکانم تەفاسیل وردەکاریمدایە، هەمووشی دەبتە مسەلسەل و شتی زۆر جوانیشی لێ دەرەچی و خەرێک کە دەخینیتەوە نووسینی من ڤیدیۆییە، یعنی ئەوەی دەخینیتەوە تەسویرەکەی دێتە بەرچاوی لۆی خەرک زۆر متابعە دەکات زۆر حەزی لێیە و دەمەوێت چاپ بکەم ڕاستی پارەی دەوێت.